برا بينا. نيشا كتب. نيشا خيرك. نيشا اي هوان نيشا كتب. نيشا هسا كتب. هسا كتب. اي نازنم امالي من موالاد. اي هوان هلي سنة لقلب. هلي سنة لقلب. نيشا نبي بينا سجقاني. شیرین ڕاید ئەم برا گەورەمە هەرچم گۆ بەخسەی من دەکەن تێگەیشتی؟ قەینا چت گۆ بەخسەی تو بکەین ئەدی ئەمە مافمانیە کاکە کورە قازانجین گۆیە مافین گۆشی تێدایە ئەو شتە بە قازانجی مەیە ئێستا قارەمان و سعدی دێنێ یەکوانە خۆتان گرانکەن ئێ باشە برام هەر چێت و دەڵێ ئەمە پێڕازی تا بەقورعانیە دلم دەترسێ قارەمە بە قوربانی ئەو چاوت ئەگە سیقەت بەخۆ نییە و ئەو مۆزوعات پێی حەل نابی با بچم زەلامەچکە ببینمەوە كورة قد أقصى نخد بقى ساعتي وش تعالى لو من تسيا كورة أخور ده قصي من وش أوي بزمان اللي داير بدي كو أو هايا كورة بسمع هاي ما زي شيء كورة جنزي زبون كورة ناكو شي دوبران ميرات بشكل بس تو سنين ميرات بشكل ده یعنی ئەتوو ئەو مۆزوعات پێی حەل دەبی ها كورة وازان وش كوا تەواو ساش بخو تواو لێتە ئێبزانم کوی حەل دەکەی وڵا دوو برایش زۆر شێتت کاکە تو قاید و ڕایدی ناناسی خۆ عافوت کە سنة دەستم شل بە جوزارێک أوازونا كانوا فاكر عادة أجا بيش بدو تقدني دەرکەیە بۆ دەرکەی کۆ جێلێنیە؟ بڕۆ دەرکەی کۆ جێلێنیە بڕۆ دەرکەی کۆجێلێنیە کورە هەستە بڕۆ هەستە کورە گوتی بۆچی ئەوان هات خۆت گران کە لۆ ئێستا خۆت گران کردی دەبڕۆ باش هەستە دێ کورە بڕۆ بڕۆ لێبیرچوونەوەی گرتو هەرچەندە گەورە دەبێ عەقلیکت کە دەبیتەوە لێبیرچوونەوەی گرتو ناسان شانس و بەدبەختی مەیە لەوانەیە هیوەی بیتن زۆریشم لێدایە عفو دەکەی قارەما کاک سعدی بەخێر بێت بەخێر مستە سا فەرمو کاکە قایدیش لەوەیە فەرمو لا خۆ بەخێر بن فەرمو کاک سعدی السلام عليكم بەخێر بێ سەرچاو بەخێر بێ کاک قارەما دانیشە فەرمو باشە بەخێر بێ سەرچاو یا خۆ بەخێر بن فەرمو یا خۆ بەخێر بن یا خۆ بەخێر بن سەلامەت بێ ڕاوستە کوڕم چۆ حەرەکانە پێک ناین ئەمە یا خۆ بەخێر بن سەرچاوم بێ هێ ئای هەزار ڕەحمەت لێوی تاکوێتی تشتۆ تورشی دروست دەکرد بەس ئاخر جاری خەری زۆر تێکرد نییە تووشەکەی نییە وێران لە دەستی دەرچوو شیرین دەخوشکم دە چایەکش دەچی بینە نانانە هیچ ناخۆی خوش دانیشە یا خۆ بەخێر وەزعتان کوا حوارتان کوا خۆی بە زیادی کاک سعدی زۆر باشن کاک قارەما تو کوی باش جانك یا ڕەبی باش قارەمە چاوێتی وەختە هاروی ما شاء الله ماشەڵڵە کاکە بەڕاستی ئەمە چاک لە معاناتی گوتیە دەکەیت وە چاک شیرین خانیش بەڕاستی لەلایەن دەهامیەوە وەزعی تێک چووە غەدری لێ کردی هەموو شتەشی دەزانی کاکە داهام کامەیەکە بێعەقڵە ئەدی کابراایەکە سەد جار گوتم داهام بخینە کورە بخینە ئەو خینەوە دەکە سەقافەتەکە دەداتە مێشکرد دەزولێنی کاکە تێناکە عەشق نییە کۆرەی کردیە تزاين سعدي امان دينام نتوزات ديتيا بلي بشر طبعي ولقيت سبجي تبعتي هذا عفوا والله او ما لقيت دش بس زينتيا كل خازور ما تحق النبي اما بتم قول لما تسكت هذا نشيديا عندك موضوع يا حل دكت خواي دهامي لي كاكا دهامي بياوة شي باش شباب بيتام بالمشيرخة بو قرآن درينيا او هاي دري راس او لاينيا دری وەچی ماستی مەری سافە وەچی پەنیریە ئەمە خێرمان لێی نەدیتیە کاکە دەزانم لەوانەیە ژیانی ژنی مێرداتی جیاواز بیتن جامە لە بۆ شتەکی هاتی بەێرە خێر بێستر چاو ئەگەر بێت و ئەو گەورەیە بنوێنن ڕای دۆکە قای دۆکە خات و شیرن دەزانم غەڵەتیوی بووە دەزانم لە پێشەکەی حیا حورمەتی ئێوەی برد بەڵام دەرم ئەگەر نییە کەفێتی بکەن و تەنەزوو لە چیلۆ بکەن و ئازادی بکەن کە ئەچی بن تۆ بەڕاستیەوە هیچ قەیدە کاکە کورە بابا
ئەمەی هێژێکوانە کورا هەموو دەرو جیران لەمەگەیش ولا دەزانم عزیزم دەزانم بەس ئێستا کە لە سزنێ کاکەوە بای خۆوە لە سزنێ پێشوی بستە محکەمەی قسم لەگەل نەقیب کامەلانەکە گوتی کاکە دەبێت لەلا خۆتە مشکلەکەی حەل بکەن ئەگەنا کتابی بەرز دەکەنەوە لە محکەمەی ئەمە مشکلەمان لۆ کەس نەبووە ئەوە خەرکە مشکلی لۆمە دروست دەکە ئەوە دامە دێتن دەرکەی مەدەگریتن کاکە من لە جیاتی داهامی داوای لە بردون دەکەم کاچی من چتان دەوێت لۆتان دەکەم کاک قارەمان چاوەکەم دا توش قسە چی لێ بکە حەیرانی بم کەسی مامی بەجێ مامی خۆ بکە ئەو کابرای لە مێژە لە ژۆرەیە وچ کابرای گوتی لە مێژە دەقنێتەوە لە ژۆرێ تا مەزۆی تووسکایەکی ئازادیە لە کەل شەیتانی وەرنە خوارێ و کەفت لێ بکەم بابەربی کاکە چتان دەوێت ئەم لە خزمەتتاندا زۆر باشە ئەمە دەمانەوە خانیەت و بکڕیەوە خانی چێ ئەو خانیە خانی مامتەها کوێتی مام تاکوێتی هەنجینی ئەمەش پەنجەمەوری لۆ دەکەی کاک دەهامی بەردەدەی لە خزمەت داینەوە کار گۆ بە شەرم لۆ بەشەرنینە کاکە لۆ بەشەرنینە هەزار ڕەحمەت لێ بێت تا کوێتی کولە و خانیە دمۆرە زەلام و خانی ناکڕیت خۆ مەرجە ئەو ئەتوژەوا فکر دەکەیەوە ورە بابا ئێستا وڵاویتەوە کەس ئەو خانی ناوێ نەفەری لەناو دەبری یعنی ئەوە مەرجەکەتە بەڵێ کاک سعدی ئەوە مەرجەکەی مەیە ئەگەر دەتانەوێت دام ئازاد بکرێ و پەنجەمۆری لۆ بکەین دەبێ ئەو خانیە بکڕنەوە وای تاڵ مشکلەکەت حرک کرد برام هەستا بە پێشمکەوە هەستا بە پێشمکەوە ئەرە کاکە ئەتو دانیشتوشی بتی لۆ قسەش ناکەی بەخۆ بۆ قەمیسە عەندکەی دێنێ شەکلەکەی توش شیرنی کاکە تا برا گەورە موزوو بێ مچمە ئەوە برا گەورەتە ئەمە برا گەورەیانم زەمەدانیشین هەموو شتێک بەدەستی منە مادەم بەدەستە تووە بە حیاتە مشکلی حەل نابێ بە پێشمکەوە ئەو نازدارە چی لە پاش بچین داهامیش هەر لە سزنێ دەبینێتەوە مادەم بە پێشمکەوە با بڕم بڕۆ بەخێرچن لە باعیبینە بە بەڕێشمان نەدەکردن